بەڕاستی سەرکەوتنی کۆبانێ ڕەنگە بڵێم سمبڵی سەرکەوتنی گەلی کووردە. دوو ئاماژەی گەورە لە بەرخۆدانی کۆبانێ و سەرکەوتنی کۆبانەیە هەیە. ئاماژەیەکی هەرە گرنگیان کە استراتیژیە بۆ ئێمەی کورد بریتە لەوەی ئەو کاتێک کە ئیرادەی نەتەوەیەک ڕووی لە سەرکەوتنە، ڕووی لە سەربەرزیە، ڕووی لە ڕزگاری و خاوەنداریەتیە لە خۆی، ئەم ئیرادەیە دوژمن ناتوانێت تێکی بشکێنێ بەڕاستی. و یەکێکی تر لەو پەیامە زۆر گرنگانەی لەناو بەرخۆدان و لەناو سەربەرزی و لەناو قارەمانیەتەکانی کۆبانەیە هەبوو بریتە لەوەی کە گەلانی ناوچەکە و پێکهاتەکانی پارچەکانی دیکەی کوردستان بە باشی و بە جوانی و سەربەرزانە تێیدا بەشدار بوون و ئەو سەرکەوتنە بە جۆرە لە جۆرەکان سەرکەوتنی گەلی کووردە بە گشتی و سەرکەوتنی ئیرادەی ئازادی خوازی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرامبەر بە داگیرکەران، بەرامبەر بە دوژمنکاریەکان، بەرامبەر بە کۆی ئەو پیلانجی ڕیانەی کە ئەکرا ئایندە و چارەنووسی میلەتی ئێمە بە ئاقارێکی ترا بەرێ هەموو دەستکەوتە گەورەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان لە دوایی کۆبانیەوە دەستیان پێکرد و بە جۆرێک لە جۆرەکان دەستپێکە گەورەکەی دامەزراندنی ئەو ئەزمونە گەورەیە لە ڕۆژاوای کوردستانە کە شانازیە بۆ هەموو گەلی کورد. نەتیجەکەی ئەو بەرخۆدان و سەربەرزی و سەرکەوتنانە بوو کە لە کۆبانێ تۆمارکران. جارێکی تریش بەرخۆدان و سەربەرزی و سەرکەوتنی کۆبانێ لە هەموو گەلی کورد پیرۆزەکەم بێگومان بە زیندوی هێشتنەوەی ئەو ڕۆح و پێکەوە بوونە ڕەنگە بڵێم مەرجی هەرەسەرەکی سەرکەوتنی هەر بەرخۆدان و هەر خەباتێکە لە هەر پارچەیەکی دیکەی کوردستان و مانەوەی ئەو ڕۆحە بەدڵنیا بە تەسەوری من ئەو ڕۆحە نەمردووە و زیندووە و هەر ئەمێنێت و ڕەنگە هەموو سەرکەوتنەکانی گەلی کورد وەکو دەستپێک و میناک و نمونەی بەرز سەیری سەرکەوتن و بەرخۆدانی کۆبانێ و گەلی ڕۆژاوای کوردستان بکە. ساڵڕۆژی سەرکەوتنی کۆبانێ لە گەلی کورد و لە هەموو ئازادی خوازانی دنیا پیرۆز ئەەکەین لە کەسوکار و ماڵباتی شەیدان، لە شەیدە سەربەرزەکان، لە ئاری میرکانەکان کە بە خوێنی خۆیان توانیان کۆبانێ بگەین بۆ ئاسەی کە ئێستا ئەتوانین بووە بە نمونەیەکی مێژویی بۆ نەکرد بۆ گەلی کورد بەڵکو بۆ گەلانی جیهان، بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ ئێمە ئەو سەرکەوتنە پیرۆز دەکەین، بەرز دەنرخێنین. ئێوە خۆشتان دەزانن کە لەو کاتەیە هەموو گەلان هاتنە سەرخەت کاتێک دەبینن بەرخۆدانیەکی بەهێزێ و لە بری هەموو گەلانی جیهان گەلی کورد لەوێ خوێن ئەڕێژێ دیفاع پارێزگاری لە کۆبانەیەکە، پارێزگاری لەوە کات کە ئەو خاکە نەکوێتە دەستی داعشی دڕندا کە ئەویست هەموو ناوچەکان داگیر بکە. بۆ بەرەنگاریە بۆ بەرخۆدانە توانیان سنوور بۆ فراوانخوازەکانی داعش دابنێن. ئەتوانین خاڵێکی تێش بڵین ئەوەی کە پەیوەندی نێوان کورد و کورد ئەمە کاتێک کە هێزەکانی پێشمەرگە ئەچنە ئەوێ بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری شەروانان ئەکەن. ئەم یەکێتیە بۆ ئێمە بێت بەمایی سەرکەوتن و پێشکەوتن و گەشەکردنی بیری ئازادی خوازی و دیموکراسی خوازی لە ڕۆژ ئاوایی کوردستانە. ئەمە ئەبێتە مای ئەوەی کە ئێمە هەمیشە پێمان ئەڵێ هەر کاتێک گەلی ئێمە یەکێتی و پشتیوانی لەناو یەکتریا بەهێز بێ ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. هەر کاتێکش پەردبوون لە نێوانمانە هەبێت بێگومان ئێمە تووشی شکست و تووشی تێکشکان ئەبین. دەوڵەتی فاشستی تورک ئەردۆگانەکان زۆر هەوڵیاندا کە کۆبانێ بکەوێ. ئەیانوو دەوەت چەند دەقەیەکی ماوە، چەند یەکی کاتێکی ماوە کە ئیتر کۆبانێ ئەکەوێ. ئێوە جیهان بۆچی واز ناهێنن بە کۆبانێ تازاکەوێ بە ئێمە مداخەلە بکەین؟ بەڵام لەبەرەوەی هەموو جیهان ئەیانزانی ئیخوانیزمی ئەردۆگانی و داعش یەک شتن بۆیە خۆیان هاتن هاوکاری شەروانانیان کرد، توانیان کە ئەو سەرکەوتنە مێژوویە لە کۆبانەیە بێتە ئاراوە. ئێستا دەوڵەتی تورکیا ئەوێ شەڕێکی کورد بە کورد دروست بکە. بەداخەوە ئەمە گەلی ئێمە ئیسفادەی لێ ناکە، تەنیا دوژمنان و داگیرکەرانی کوردستان ئیسفادەی لێەکەن. ئەو ڕۆحەتی لە کۆبانێ هەبوو ئێمە بۆ ڕۆحەتی توانین سەرکەوتن بەدەست بێنن، نەک بە شەڕ لەگەڵ یەکتریە. یعنی ئێمە چەندین جار تەجروبە و ئەزمموی شەڕی کورد بە کوردمان هەیە. بۆچی ئێمە بین ئەوە دووبارە بکەینەوە؟ ئێمە تێگەیشتوین لەوەی کە گەلی ئێمە بە یەکێتی و یەکڕیزی توانێت سەرکەوتن بەدەست بێنێ، نەگە خوێنی یەک بڕێژین لەسەر قسەی دەوڵەتە داگیرکەرەکان. ئەوان خۆیان ئەمان کوشتن و خۆش لەناو خۆشمان ئامانان بە شەڕ. ئێمە بێ
ئەو ڕۆحیەتە بەرز ڕابگرین بەس ئیتر بەگوێی دەوڵەتە داگیرکەرەکان بکەین کەوینە ژێر ئەجەندا و بیرە فاشیزمەکان و ڕەگەزپەرستیەکانی ئەوانە بۆ بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان ئەوان ئێمە بەکاربێنن ئێمە ئەبێت یەکێتی نێوان کوردان بپارێزین بە هیچ جۆرێک نەکەوینە ژێر هەژمونی دەوڵەتە داگیرکەرەکان و بە تایبەتی ئەردۆگان کە ئەوێ لە ڕێگای شەڕێکی کورد بە کوردەوانێ خۆی هەستێنێتەوانێ لە ئێستا لە هەموو ڕوویەکەوانی ئەردۆگان تێک شکاوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سەربازی لە هەموو جێگەکان گەلی تورکیا لە ڕووی ئابووریەوە تووشی تێکشکانێکی ئابووری و کۆمەڵایەتی کردوتەوانێ ئەوێ بە شەڕی کورد بە کورد و پێگەی خۆی بەهێزکە ئەگەر هەر کەسێک بەڕاستی دەست پێشکاری بکە بۆ ئەم شەڕە ئەتوانین بڵین خزمەت بە ئاجێنداکانی دەوڵەتە داگیرکەرەکان ئەکات پەکەکە هیچ مەترسیەک نییە لەسەر هیچ ئەوە تا لەسەر هیچ حیزبێک لە حیزبەکانی باشووری کوردستان ڕۆژ ئاوا ئازاد بووە چ زەرەر و زیانێکی بۆ باشووری کوردستان هەیە بەڵکو ئەمان ئەیانێ پەیوەندیان لەگەڵ ڕۆژ لەگەڵ باشووری کوردستانە لەو پەڕی بەهێزی دابێت تۆ پەیوەندی لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکانەکەی بۆچی پەیوەندی لەگەڵ ڕۆژ ئاواژ ناکەی